جانی من یەک دقە جانی من یەک دقە و کێشەتان چییە؟ ئەوە دەرێتن دەچتە مارێ و دەرسشی هەیە ئەم پێی دەریم نابی بچی. یعنی حەز لە قوتابخانە نییە؟ دەتوێ بچیوە ماڵێ؟ ئەها ئێمە لە پرۆگرامی پەروەردەیی باشترین ئەمڕۆ کار لەسەر ئەوە دەکەین کە قوتابیان بۆچی حەزیان لە خوێندنیە و چێژ لە خوێندن وەرناگرن. ئەمە نمونەی کێشەیەک بوو. با دەست پێ بکەین. ئازیزان، بۆ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوین. پرسیار لە کەسانی شارەزای ناوباری پەروەردە ناکەین. پرسیار لە خودی قوتابیەکان دەکەین و دەمانەوێت نمونەیەکمان دەست بکەوێت. چۆنن؟ حەستان لە چ دەرسێکە؟ زانست. ئەیە تۆ؟ بیرکاری. باشە حەستان لێ زانست و بیرکاری جۆڵەی زۆر تێدابی، حەڕەکە و شتی زۆر تێدابی یان تەنیا گوێگرتن و دانیشتن بی؟ جوڵە. چاڵاکی زۆر تێدابی؟ حەستان لێ دەرسێکی جیاواز بی لە دەرسەکانی تر؟ زۆر باشە. ئەمە تەنیا نمونەیەک بوو لە ئەو قوتابیانەی کە حەز دەکەن لەوانەکانیان جوڵەی زۆر تێدابێت و چێژ لە خوێندن وەربگرن. کەواتە ئێمە نمونەیەکمان دەستکەوتووە خاڵی یەکەم لەسەر ئەوە دەوەستین کە قوتابیان بۆچی حەزیان لە خوێندنیە لەبەر ئەوەی وانەکان جوڵە و چێژ و چاڵاکی تێدانە. چۆنن؟ حەستان لە چ دەرسێکە ئێوە؟ ئینگلیزی. حەز دەکەن ئینگلیزی چۆن دەرسەکە بگوترێتەوە؟ چاڵاکی و ئاکتیڤیتی تێدا بێ یان چی بێ؟ باشە. ئەیە تۆ؟ حەز دەکەن مامۆستا بەشداریتان پێ بکە؟ زۆر باشە. دەستان خۆش بێ. ئێمە لەوە دڵنیا بووینەوە کە قوتابیان حەز دەکەن لەوانەکانیان چاڵاکی بکەن و بەشداری وانەکان بکەن. ئەوە چۆنن؟ هەمووتان باشن؟ چ خراپە زۆر؟ هەمووتان باشن. زۆر باشە. حەستان لە چ دەرسێکە؟ بیرکاری. ئەیە تۆ؟ کوردی. ئەیە تۆ؟ کوردی. وەرزش؟ ئینگلیزی. بۆچی حەز لە وەرزشە؟ لەبەر چی؟ تۆپی پێ جوڵەی زۆر تێدا یان دانیشتنە؟ کەواتە ئەگەر دەرسێک جوڵە و چاڵاکی تێدا بێت و حەزی لێ دەکەی. باشە. ئەوە حەستان لێ کوردی و دەرسەکانی تر چاڵاکی و ئاکتیڤیتی تێدا بێ یان تەنیا گوێگرتن بێت؟ باشە. حەز دەکەن مامۆستا بەشداریتان پێ بکە؟ حەز دەکەن ناوتان بهێنێ؟ حەز دەکەن هەڵبستنەوە لە دەرسەکان و بەشدار بن؟ زۆر باشە. کەواتە ئێمە لەوە دڵنیا دەبینەوە کە قوتابیان حەز لە ئەو وانانە دەکەن کە چێژی لێوەردەگرن و چاڵاکی تێدایە و بەشداری وانەکان دەکەن. ئێستا دڕۆین بۆ بابەتێکی تر و قسەی لەسەر دەکەین. فەرموندانش. بینەرانی ئازیز، بۆ ئەمڕۆ لە سەرەتای یاریەکانمان لەو یاریانە دەست پێ دەکەین کە بۆ سەرەتای وانە و ناوەڕاستی وانە و کۆتایی وانە بەکاردێت و دەتوانین لەگەڵ قوتابی ئازیزەکانمان تاقی بکەینەوە. ئەمەش تەنیا بۆ ڕێزوەرگرتن و دووبارە چاڵاک بوونەوەی قوتابیان و ئەکتیڤ بوونیانە. یاریێکی خۆش بکەین؟ چی حەز دەکە یاریێکی خۆش بکەین؟ زۆر باشە. لە یاریێکی زۆر خۆشەوە دەست پێ دەکەین. با دەست پێ بکەین. چێ زووتر دەستی لەسەر لوتی دانێ دەیباتەوە؟ چێ زووتر لایکێک کا دەیباتەوە؟ چێ زووتر دڵێک دروست کا دەدۆڕێ؟ 1 2 3 4 باشە دەی دیسا. چێ زووتر لایکێک کا دەیباتەوە؟ چێ زووتر بیکاتە 2 لایک دەیباتەوە؟ چێ زووتر دڵێک دروست کا دەیباتەوە؟ چێ زووتر چاوەکانی دابخا خەوی لێ بکەوێ دەیباتەوە؟ چێ زووتر لە خەوەسێ دەدۆڕێ؟ 1 2 3 4 زۆر باشە. ئەمە نمونەی یاریەکە کە مامۆستایان دەتوانن تاقی بکەنەوە و بۆ چاڵاک بوونەوەی قوتابیە لە ناو وانەکەی.